پیاوێکی ئاوارەی سەلاحەدین لە خێوەتدا دەژین سێژنی هەیە 50 مناڵ و نەوەشی هەن. ئەحمەد فارس لە کامپی ئاشتی عەربەت لە سلێمانی لە ناو ژنەکانی و پڕ بە خەیمەیەک مناڵدا دانیشتووە دەڵێ هەر بەمەوە ناوەستم مەعمەلەکەم باش ئیشەکە خۆشم دڵم تەڕە ژنێکی تریش هێنم. پیاوە سێژنەکە مامۆستایە خەریکە ماستەریش دەخوێنێ. خۆی زۆر کەشخە کردووە ئاسوودە و دڵخۆشە. ژن و مناڵەکانیشی هەروە بە کەیفن. باومێدەوە هەموو سەیری باوکیانەکەن. مناڵی گەورەی ئەحمەد فارس 29 ساڵە بچووکەکەشی 9 مانگە. 5 شەمان هەموو کۆ دەبنەوە. 50 مناڵ سێژن و پیاوێکی فەعال لە خێوەتێکی گەورەدا دانیشن. 108 تاکە پێڵاو لە بەردەم خەیمەکەدا داکەنە. ئەمانە هەموو خێزانێکی ئاسوودەن. باوکیانەڵێ 10 کیلۆ برنج لێنێن هەر بەش ناکە. هەر کەسە و پەلامارەیە خۆی تێرکە. ئەحمەد فارس بەهۆی مناڵەکانیەوە چیرۆکێکی جیاوازی هەیە. ئاوارەیەک کە حەزی لەنەوە خستنەوە و مناڵی زۆرە. لە تەمەنی 50 ساڵیدا خاوەنی 3 هاوژین و 25 منداڵە و بە نەوەکانی شێوە ژمارەیان بووەتە 50 کەس. کارگەکەم هەر کار دەکات و نەوەستاوە. ناشوەستم. ئینشەڵڵا ئەگەر خوا دەسەڵاتم پێ بدا دەیکەم بە 4 ژن. چونکە پێویستە. هەرچەندە ژنە بچووکەکەشم پێی ناخۆشە ئێستا. خێزانەکەمان لە سەروی 50 کەسە. ئەحمەد لە پارێزگای سەلاحەدین یەکێک بووە لەوانەی خاوەنی پارە و کارگەی خۆی بووە. هەر ئەوەش هانیدا شان بداتە ژێ ژیانی فرەژنی. ڕۆژی پێنجشەمە مناڵەکان لە کارکردن دەگەڕێنەوە. لێرە قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت. هەموو دێن و دەچن بەناو یەکدا. بەوەش زۆر دڵخۆشم. بەردەوام سوپاسی خوا دەکەم. کاتێک هەمویان کۆ دەبنەوە 10 کیلۆ برنج لێ دەنین ئەو کات بەش دەکات. 32 ساڵ پێش ئێستا ئەحمەد لەگەڵ هاوژینی یەکەمی زەماوەندی کرد. 12 ساڵ پاشتر بووە خاوەنی هاوژینی دووەم و سێمیش زەماوەندی 11 ساڵ پێش ئێستا بوو. مناڵە گەورەکەی تەمەنی 29 ساڵە و بچووکترینیشیان 9 مانگە. ئەو موچەی وەک مامۆستا وەری دەگرێ لەگەڵ داهاتی کارکردنی ڕۆژانەی مناڵەکانی دەکەنە خەرجی ڕۆژانەی ژیانیان. شوێنەکەمان زۆر بچووکە. یەکێک منداڵەکان دەشۆین لە بەیانیەوە دەست پێ دەکەین تا نیوێ شەو. ئەو کات تەواو دەبین. لە هەرێمی کوردستان خەڵکی پێی وایە ژیانی خۆش و ئاسانتر لە خێزانی بچووکدا دروست دەبێت. بەڵام بە پێچەوانەوە ئەحمەد پێی وایە بە مناڵە زۆرەکانی و کۆبوونەوەی لە چواردەوری ژیان خۆشتر و ئاسانترە. بەپێی خەمڵاندنی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لە ساڵی 2022 دانیشتوانی عێراق دەگاتە 43 ملیۆن و 17,435 کەس. لە هەرێمی کوردستانیش 6 ملیۆن و 445,621 کەس. بەو پێیش بێت قەبارەی خێزان لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە هەرێمی کوردستان گەورەترە. هەفتەی 500 بۆ 600,000 دینارم پێویستە بە ئەوەی پێداویستی ڕۆژانە دابین بکەم. لە جلوبەر گونان خواردنی سێژەمە بۆ منداڵەکان. ئەحمەد فارس لە نێو کەمپی ئاشتی لە عەربەت مامۆستایە و ئێستا سەرقاڵی بەدەستهێنانی بڕوانامەی ماستەرە. قەرەباڵەخی زۆری مناڵەکانی وای لێ نەکردووە کە لە خوێندن بوەستێت. سامان بەشارەتی ڕوودا و کەمپی ئاشتی لە عەربەت.